سڵاوتان لەبێ ڕاگەیەندراوی کۆتایی کەمپینی هاواری نیشتیمان لە شاری هەولێر لە چوارچێوەی پشتیوانی فراوانی نێتەوەی کوردان بۆ ڕۆژاوای کوردستان لە باشوور لە بەرواری 18 2019 کەمپینی کۆمەکی مەحنەوی و مادی وەک ئەرکێک لە پێناو سەرکەوتنی ڕۆژاوا دژ بە داگیرکاری دەوڵەتی تورکیا لەلایەن کۆمەڵێک لە پارێزەر و چالاکوان و هونەرمەندان و دانیشتوانی شاری هەولێر کەمپینەکەمان بەڕێوە چوو کە بۆ ماوەی هەفتەیەک خەڵک و دانیشتوانی شاری هەولێر و دەوروبەری لەسەرجەم چین و توێژ و دەنگ و ڕەنگ و جیاوازەکانیەوە بە دڵسۆزانە و گیانی بەرزی هاوخەمی و هاوکاریەوە هاتین بە پیری کەمپینی هاواری نیشتیمانەوە کە لە ڕێگای چەندین کار و چالاکی جۆرا و جۆرەوە کەمپینەکەمان بەردەوام بووە. تێکڕای بەخششی هاوکاری مادی و پێداویستیەکانی تر کە بریتین لەمانە: یەکەم، لە ڕووی پارە بڕی 5 دەفتەر و 43 وەرەقە و 33 دۆلار لەگەڵ 700 دۆلاری ئوسترالی کۆکراوەتەوە. لە هەمان کاتدا 9 بار هەڵگری خۆراک و شیری منداڵان، دایبی و بەتانی و ئارد و جلوبەرگ و پێداویستی تری ژنان کە بریتی وە لە 1008 تەن لە هەمان کەس 183 کیلۆ کە لە ڕێگای هەیوی سووری کوردی گەێنرا ڕۆژاوای کوردستان. هەڵمەتی کۆکردنەوەی دەرمان و پێداویستی پزیشکی کە خۆشبەختانە لەلایەن لیژنەیەکی پزیشکیەوە سەرپەرشتی دەکرێتن، ئەو هەڵمەتە هەر بەردەوامە بۆ کۆکردنەوەی دەرمان و پێداویستی پزیشکی. ئەو بڕەپارەی کە کۆکرایەوە و دەرمانەکان و کەلوپەلەکان لە ڕێگای ڕێکخراوی هەیوی سووری کوردی دەگەێنرێتە ڕۆژاوا و ئاوارەکانی ئەوێ بە نووسراوی فەرمی و پاشان چاودێری دابەشکردنی هاوکاریەکان دەکەین. شایانی باسە وەک دەستەی کەمپینی هاواری نیشتیمان پێزانینی خۆمان بۆ هێزەکانی پۆلیس و ئاسایش کە هاوکار و پشتیوان بن هەم لە پاراستنی ئێمە و هەم لە پاراستنی چادرەکە، هەمووەک هەر کوردێکی دڵسۆز هاوکاریەکانی خۆیان گەیاندۆتە کەمپینی هاواری نیشتیمان. لە هەمان کاتدا سوپاسی دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین کە بە ئەرکی نیشتیمانی خۆیان هەڵسان. سەرکەوتوو بێ خەباتی ڕەوای کوردان، شکان و شکست بۆ داگیرکەر و دوژمنان، سەرکەوتوو بێ بەرخۆدانی ڕۆژاوا، نەمری بۆ شەهیدان. هەولێر 29 2019 کەمپینی هاواری نیشتیمان.